وەکو گەنجێک زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ بەشداریم کردو لەم فیستیڤاڵەکە یەکەمین فیستیڤاڵی ئەبابەیلێ و ئەم جەژنی نەورۆزە پیرۆز دەکەم لە هەموو گەلی کورد هیوادارم هەموو لایەک بەخۆشی بەڕێوە بچێت و دوور بێت لە ناخۆشی و کۆتایی قەیرانەکان بێ ئینشاڵڵا. ئەم فستیڤاڵانە ئامادەیەکەین بۆ ئەوەی کەوا ئەو خەڵکانی کە لە دێر زەمانەوە لێرە لە یەک دوور کەوتونەتەوە بێنەوە بۆ یەکترناسینی یەکتری و هەروەها ئەم فستیڤاڵانیش تەنها مەبەست لەوەیە کە ئێمە لە ڕۆژێکی ئازاد و لە سایەی حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەتوانین ئێستا بە ئازادانە ئەم فستیڤاڵانە بکەین. ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە، ڕۆژێکی تایبەتیە بە نیسبەت هەموو کوردەوە بۆ هەر چاپارچەکەی کوردستان پیرۆزبایی خۆم ئاراسە ئەەکەم و خۆم بە خۆشحاڵە زانم کە هیوادارم ئەمە کۆتایی نەهامەتەکانی گەلی کورد بێ، دوا ناخۆشی بێ، ساڵی هێنانەدی ئاواتەکان بێ ئینشەڵڵا. Ich mache das schon ein paar Jahre und ich mache das, weil mir die Musik gefällt. Ich bin eigentlich zufällig dazu gekommen und es macht mir aber riesigen Spaß. Und mir gefällt auch die Kultur, also besser als die deutsche Kultur. Also eigentlich wünsche ich allen Menschen, dass sie friedlich zusammenleben können. Also nicht nur den Kurden, sondern allen, weil es das Leben erleichtern würde. بەڕاستی زۆر پێخۆشحاڵم ئیمڕۆ بەشداریەکەم لەم ئاهەنگی نەورۆز لەگەڵ کوردانی ڕۆژهەڵات و باشوور و هەموو کوردانی چوارپارچی کوردستان لێرە حازرن. ینی بەڕاستی هەمویان زۆر پێمان خۆشە. بناوی عفرینێ ئەدەخوازم بێژم ژوار گێڕۆ بناوی عفرینێ جەژنەوە هەموو پیرۆز بێ وإن شاء الله صالح تي والحموم يكون من عفرينة إن شاء الله. پایتەختی هەولێرەوە هاتووم ئەو یەکەمین جارە سەردانی شاری مۆسکۆ دەکەم و گەلێکی پێخۆشحاڵم کە توانیم بەشداری بکەم لە ئاهەنگگێڕان و یادکردنەوەی نەورۆزی پیرۆز لەگەڵ خەڵکانی هەر چوار پارچەی کوردستان و